بینارانی ئازیزم کاتتان باش، خۆشحاڵم جاریش کە بەوەی ئازیزەکەینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە. ڕەحمان کاتت باش، ومێدوارم ڕۆژێکی باشت بوو بێ. زۆر سپاس دەکەم، هیوادارم تۆش هەر ڕۆژ و کاتی باشت بوو بێ. وەسڵامەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکە. ئازیزان بینەرانی ئازیز، بەر لەوەی دەستکەین بە بەرنامەکەمان ئاگادارتانەکەین کەم بەرنامەیە لە دوو بەش پێک دێت. لە بەشی یەکەمە سەبارەت بە و ناونیشانە قساکەین کە لێرەیان نووسراوە یەک پارچەی ئێران ئامرازی سەرکوتگەری ناسیۆنال شۆڤینیزمی ئێرانی، و لە بەشی دووەمیشا سەبارەت بە پژاک و پەیماننامەی مەدینە لەگەڵ ئیسلامیەکان قساکەین کە دەربارەی هەڵوێستی نوێی پژاک یاخود ئەندامێکی سەرکردایەتی پژاکە سەبارەت بە گەڕانەوە بۆ پەیماننامەی مەدینە و خۆی باسی کردووە. لەو بابەتەوە قسە و باسەکەین. ئەم بەرنامەیە لەم دوو بەشە پێک دێک، بەڵام لە سێ چارەکە ئێمە هەوڵدەین قسەکانی خۆمان بکەین. چارێکی کۆتایی بۆ بینەرانی ئازیز تەرخانە، ئەگەر سەرنجێک یاخود پرسیارێکیان هەیە لە ڕێگەی کۆمنتەوە توانن پێشکەشی بکەین و من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە وەڵامی ئێوەی ئازیزە دینەوە. بۆ دووبارە بیرم ناچێت داوەتان لێ بکەم، گەر تا ئێستا نەتان کردووە کەناڵی یوتیوبی هیوا سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. بەڵێ ڕەحمان، هەڵبژاردننی ئەم باسەمان ئەمڕۆ یەک پارچەی ئێران ئامرازی سەرکوتگەری ناسیۆنال شۆڤینیزمی ئێرانی لە پەیوەند بە هەوڵ تەقەلایەکەوە هاتووە کە تازە بەتایبەت هێزە ڕاستڕەوەکان و لە پێشیانەوە سەڵتەنەت تەڵەبەکان وەخودی ڕەزا پەهلەوی لە چەند جێگای ڕایگەیانەوە کە تەمامیەتی ئەرزی یاخود یەک پارچەی خاکی ئێران خەتی سوورە و هەر کەسێک کە لەم خەتە سوورە لابدا ناتوانێت هاوکاری ئێمە بێ یاخود ناتوانێت لە ئایندەی ئێرانە ڕۆڵێکی هەبێ، گوایە ئەوان بە هەموو شێوازێک لە دژی جوداخوازی یاخود جیابوونەوە لە ئێران ڕاوەستاون و ئەمانە کە ئەمانە هەمووی ئاماژەن بەوەی کە هەر لە ئێستاوە هێشتا هیچ نەبووە، هێشتا ڕەزا پەهلەوی لە هیچ شوێنێکی ئەم معادلاتە سیاسیانەوە بەڕاستی دیار نییەوە، هیچ جێگایشی نەگرتووە. ئەوە هیچ کە کەمپینی وەکالەتم پێ بدەن و خۆم بکەم بەوەشی تانەوانی دەست پێ کرد، بەڵام هەر لە ئێستاوە خەریکە دیارە لە پەنا هەنێشتی ترا تا هەنێک سەرنجی بووە لەسەرەوەی کە ڕەخنە لە ئیسلامیش لە داهاتوە قەدەغەیە، بەڵام زۆرتر لەسەرەمە تەرکیزەکەن کە ئێرانی ئایندە قوبوڵی ناکا کە جوداخوازی لە ئێرانە هەبێەوە نەتەوەکان گوایە بیانێ لە ئێران جودا ببنەوە بێ، تەمامێتی ئەرزی ئێران پارێزراو بێ، کە دیارەمە سابقە و مێژینەشی یانی لە مێژە ئەم جۆرە سیاسەتەوە ئەم جۆرە چوارچێوان دانراوە. من پێم خۆشە بزانم ئینتیباعی سەرەکی تۆ یاخود تێگەشتنی سەرەکی تۆ لە سەرەتایی یا گشتی تۆ لەم بابەتەوە چێ، دواتر ئەچینە سەر وردەکاریەکانیش. بەڕاستی یەکەم پرسیار لەم بابەتەوە ئەوەیە چۆنە ئالەم کاتەدا دوای نزیک 4 مانگ زیاتر لە خرۆشانێکی جەماوەری شۆڕجەرانەی ئێران کە لەو 4 مانگ زیاترەدا زۆرترین بەیەکەوە بوون، زۆرترین ئەوەی پێڵێن یەکێتی خەباتکارانە لە بینی کۆمەڵانی خەڵکی ئێرانە بەوجود هاتووە. ئەوە ئەبینین کە ئەم بزوتنەوەی سەرنگون خوازە، ئەم خۆرۆشە جەماوەریە هەموو کون و قوژبنێکی ئێرانی گرتوێتەوە و هاوپشتی و یەکێتی و یەکگرتوویەکی ئێجگار گەورەی لە بینی کۆمەڵانی خەڵکی ئێرانە بەوجود هێناوە. چۆنە دروست لەم کاتانەدا ڕەزا پەهلەوی و سەڵتەنەت تەڵەبان و مەشروط خوازەکان و بیرەوە کەوتونتە ئاینەها نەکە حرەکەیەکی جیاوازی خواز یا ئەوەی ئەوان نێوێنەوە تەزێت تەڵەب بەوجود هات بێ گویا لە کۆمەڵگەدا بێ، ئەوە نەبووە. بۆ ئەوەکەن ئەوش ئەوەیە کە ئتفاقەن ئەبینن بزوتنەوەیەکی شۆڕەجێرانەی بە پانتایی هەموو ئێران یەکگرت و هاتوونەتە مەیدان، ڕادیکاڵ، پێشکەوتو خواز، ئازادی خواز و ئەوەی ئێمە پێڵین چاپگەرا. اتفاقەن لەوا ترسن ئەوەی
هێزە ڕاستڕەوەکانی ئێران لە سەرویانەوە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خواز و کۆماری خواز و ئەوانەی هێزی ڕاستڕەوە حتا فدرالیستچیەکانی کوردستان هەموو لەم مەدا لەم ڕەوتی شۆڕژگەرانە و لەم ڕەوتی چەپگرانە نیگەرانن. ئەوەی بە زمانی فارسیەکەی پێڵێن گفتمانێکی ئازادی خوازانە و بەرابەری خوازانە و بەڵحاڵ بەباری چەپە خەریکە شکڵەگرێ، ئەوانەوێنەوە ئەم فەزایە بگۆڕن، ئەیانەوێت اتفاقەن بە بەرزکردنەوەی سیاست و کارکردی ناسیۆنالیزمی ئێرانی یا حتا ناسیۆنالیزمە محەلیەکان بربەرەکانەیە بکەن لەگەڵ ئەم ڕەوتی شۆڕەجەریە. دەنا وەک فاکت بڵێن لە 10 ساڵی ڕابردووە کە ئەوزا ئارامتر بووە تا هەمیشە دایم ئەتراز و مبارزە بوو، هەر ئەم جەنابی ڕەزا پەهلەوی لەگەڵ بەرپرسانی حزبە فدرالیستەکانی کوردستانی ئێران لە فکری دیدار و معاملە و سات و سەودایە بوون. ئەو وەختە هیچ بیرێک لەوە ناکرەوە کە گوایە تەزیێت تەڵەبی هەیە. دەنەچە ئەوەڵین قسە ئەوەیە ڕەوتی ناسیۆنالیزمی ئێرانی بە مەشروتە خوازی و بە کۆماری خوازیەوە بە نەزەرم هاوجود لەگەڵ ڕەوتی ناسیۆنالیستی مەحەلی کە لە کوردستان هەیە و لە ئازەربایجان و لە زۆر شوێنی دیکە هەیە، ئەیانەوێ ئەم کەش و هەوای سیاسی شۆڕژگەران و چەپگەرانە بگۆڕن و کەش و هەوایەکی پڕ لە تەفرەقە و دەسەبەندی ملی و قەومی و ئەگە بۆیان بکرێ حتا مەسەبی بابکەن. بە معنایەک من لە مقابلەیەکی دیکە وتم یادی بەخێر یەکێک لە وەرزشکارە کانی ئێران کە 2 ساڵەوە پێش ئەدامکرا نێوی دیافکاری بۆ ڕووی کردوە جمهوری ئیسلامی دەیکوت ئێوە لە مل ئەگەڕێن بۆ تەنافەکەتان بۆ ئەوەی ئەعدامکەن. لەم بینەدا ڕەزا پەهلەویش بۆ ئەوەی ئەفکاری ناسیۆنالیستی و شوڤینیستی خۆیان بەرزکەنەوە لە تەزیێت تەڵەبە گەڕێن لە سوورەتێکە لە واقعەتی جامعەکە ئەوە وجودی نییە. بەڵام با من هەر لێرەوە تاکیدێ بکەم ئەگەر لە نێو کۆمەلگای ئێران و بەتایبەت لە شوێنێکی وەکو کوردستان کە نزیک 100 ساڵە زوڵمی ملی هەیە، ستەمی ملی هەیە، عەقبەت ڕۆژێک ڕۆژگارێک دوای ڕووخانی جمهوری ئیسلامی کۆمەڵانێک لە خەڵک بن بڵێن ئێمە بۆ لاچوونی زوڵمی ملی هەتا خوازیاری جیابوون لە ئێرانین حەق خۆیانە مەترەحیکەن و ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو کۆمۆنیستەکان وتمانە باشە ڕەفراندۆمێک بکرێ بە بزانین کۆمەڵانی خەڵکی کوردستان چۆنی باسەکەن. دەرنەتیجە ئەمە هەروەک لە عنوانەکەی تۆشان نووسراوە، ئەمە خودی ئەمەی نێویان ناوە یەکگرتووی خاکی ئێران و تەزیێت تەڵەبی و ئەوانە ئەمە گۆپاڵی دەستی ناسیۆنال شوڤینیزمی ئێرانیە لانیکەم لە تاریخی 100 ساڵەی ڕابردووی فەزای سیاسەتی ئێرانە. اتفاقا باوە گەورەی ڕەزا پەهلەوی کە نێوێ ڕەزا خان بوو بۆ خۆی نەمادی ئەسلی ئەو ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەب و ناسیۆنالیست شوڤینیزمە بوو کە بەم بوونەوە زۆرێک سەرکوتگەری لەشکەرکەشی قەتڵعام لە سەراسەری ئێرانیان وەڕاخست بوو. دەرنەچە بۆیە لەم وەختە ئەوەیان بەرز کردوتەوە ئەیانەوێت اتفاقا ئەفکار و سیاسەتی پڕ لە تەفرەقە و جیاوازی خوازی ناسیۆنالیستی ئێرانی یا لە مقابلە ناسیۆنالیستە مەحالەکان پەرە بگرێ بۆ بربەرەکانێ لەگەڵ ئەفکار و سیاست و کردارێکی چەپ و ئازادی خوازانەی کە ئێستا لە کۆمەلگادا هەیە. دقیقان هەر گۆپاڵێکەوە بەدەستیانەوە و هەر کاتێک ویستی بێتیان بەکاریان هێناوە بەکاریشی دێنن. ینی مەرجنیە مەسەلەکە باسەکە لەسەر جیاخوازی هەوڵدان بۆی بە زمانی دایک بدوێ بە زمانی با بڵێن بە زمانی ناوماڵ خەڵک بدوێ یاخود زمانی شتری غەیری فارسی بەکار بهێنرێ ئەوانە زۆر جارەمانە لەلایەن دەستگا و دەسەڵاتە سەرگوتگەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بە جوداخوازی جیاوازی خوازی بینراوە و ناسراوە. بەڵام بە هەر حاڵ ئەوە کە گرنگی خۆی هەیە کە لە کات و ساتێکە کە قسە لەسەر ئەم جۆرە خەتە سوورانەکەن، بەڵام لەولاوە باز لە هیچ چەشنە جێگا و ڕێگایەک و هیچ چەشنە مامەڵەیەکی
بڵێن ڕەخنەگرانە لەگەڵ ئەستەمێکی میلیا کە لەلایەن دەسەڵاتە یەک بە دوایەکەکانە لە ئێرانە ممارەسەکراوە قسە لەسەرەوە ناکرێت ینی باسەکە لەسەرەوەیە کە ئەم ستەمە میلیە کە ممارەساکرێت ئێستا جمهوری ئیسلامی ئێرانێکە نەک هەر ئەسڵەن لە دژی ناوەسە تا بە یاعتیباریشی ناهێنن باسیشی ناکرێت قسەشی لەسەر ناکرێت زۆرتر باسیەوەکەن کە جمهوری ئیسلامی ئێرانی سوێتی نەوتەوەکان لە یەکتر جاکاتەوە دینەکان لە یەکتر جاکاتەوە بیانکە بەگژێکە بەڵام قسەیەک لەسەرەوە ناکرێت شتێک بە ناوی ستەمی میلی وجودی بۆ لە کوردستانەوە لە سایی سەری پاشایەتیەوە لە ئێرانە ئەمە زۆر بە شێوەیەکی دڕندانە ممارەسە کراوە خەڵکی تیا لەناو براوە پەلاماری شار و گوندەکانی کوردستانی تیادراوە خەڵک کراوە بەداراوە لە سێدارە دراوە پاشان جمهوری ئیسلامی ئێران هەر ئەم ممارەساتانەی درێژە پێداوە ئیدامی پێداوە لە بەرامبەر ئەمانەیە قسەیەک نییە بەڵام وەختێک دێتە سەرەوەی کە باسێک کرێلەوەی کەوا خەتی سوور چییە یەکەم شت بە فکریەوەیە کەون کە خەتی سوورەوەیە کە تۆ نابێت لە ئێران جاویتەوە یاخود مەرزی پڕبووهەری ئێرانەوانە بێ لە جێگای خۆیان بمێنێتەوە گەشتی زدانش بێت و جێگای سەرکوتکردنی خەڵک بێ بە بیانی جۆر بە جۆرە لەوانە بیانینەتەوەی جیاوازی نەتەوەی شتێکی تر کە سەرنج ڕاکێشەوەیە ینی دەستبردن بۆ ئەمە ڕاستە لە بەرامبەر بۆ وەستانەوەی لە بەرامبەر بڵێن ناوەڕۆکی شۆڕش جێڕانەی ئەو جوڵانەوەی کە ئێستا لە ئارایە خۆشانە جەماوەی کە ئێستا لە ئارایە لە ئێرانە بەڵام لە هەمان کاتە بۆ ڕازیکردنی چینی باڵادەستی ئێرانی شەکە شۆڤینیزمی ئێرانی و ئێران میحوەری و ئەوەی کە ئێران دەوڵەتێکی گەورەی لە ناوچەکەیە و ئەبێ جێگا و شوێنی بێتوانە هەمیشە یەکێک بۆ لە مکەوی لە پێکهاتە فکریەکان و پێکهاتە چۆن بڵێن ئایدۆلۆژیەکانی چینی باڵادەستی ئێران ئەمە لە سەردەمی ڕەزاشاوە دەستی پێکردووە محەممەد ڕەزاشا ئیدامەی پێداوە دواتر لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانیشەوە بە شێوازی جۆر بە جۆر بەکردەوەش دەرهێنراوە هەتا ئەو نفوز و هەوڵەی کە جمهوری ئیسلامی ئێرانەیدا بۆی کەوا نفوزی لە وڵاتانی ناوچەکەیە هەبێ لە عێراقا لە یەمەنە لە لوبنانە لە سووریایە هەر لەم چوارچێوەیەوە بۆ منە کەسێکی وەکو ئین پێم وابێت لە هەن ڕەزا پەهلەویشەوە بە پاڵەوان و کەسێکی قارەمانی ئێرانی ناسرا وەکو بڵێن قاسم سولەیمانی کە گەشێک لە بڵێن دەرکەوتەکانی جمهوری ئیسلامی ئێران بوو بۆ ممارەسەکردنی نفوزە ناوچەکەیە مەبەستمەوەی هەستەکەی کە ڕەزا پەهلەوی بە جۆرە لە جۆرەکانەوە دڵی ئەم ڕەوتەش ڕازیکە بە ئەمە ئەم بەشانەکە لە ناو دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە ئێستا لە زالماون ئەوان بەلای خۆیان ڕابشێشەوە بەگشتی بە زمانی چینی باڵادەستی ئێران بدوێکە وە گوتم هەمیشە شۆڤینیزمی ئێرانی پێکاتێکی فکری لەلای دقیقاً زانی چۆنە ئەڵان هەموو کە زانێ هەموو ڕەوتە سیاسیەکان و ئالتەرناتیڤە سیاسەکان زان جمهوری ئیسلامیە ڕوا ئەوان کێشە ئەوەیە هەر ئالتەرناتیڤە چه ئالتەرناتیوی ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەب و پرۆغەربی ئێرانی چه ئالتەرناتیوی چەپ و ئازادی خواز و بەرابەری خواز هەر کەسە ئەوێ عاقبەت ئالتەرناتیڤەکەی خۆی بەرجەستە کاتەوە و بزوتنەوەکەی خۆی بێنێتە مەیدان نوێنەرایەتی بکە دقیقاً ئەوەیە مەشروتە خوازەکان و ڕەزا پەهلەوی ئەڵعان لەم یەک دوو مانگەدا حتا متتەهەمەکرێن بە ئینحسار تەڵەبی و تەگڕەوی لە ڕقابەت لەگەڵ کۆماری خوازەکانە ئەیانەوێت جڵەوی ئەو ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەبە بگرن بەدەستەوە وەکو ئالتەرناتیوی خۆیان بەرزی بکەنەوە هەم لە ساحەی سیاسی ئێرانە ئەفکار و بۆچوون و سیاست و تاکتیکی ئەو زیاتر جێبخان هەم لە بەرابەر وڵاتەکانی ڕۆژاوایی و ئەمریکا و غەربی ئەوانەش بڵێنەوە ئێمە لە مەیدانان یەکەمین محوەری سیاسی ئەوان هەرم بەحسی تەمامیەتی ئەرزیەیە هەرم گویا ترساندنی لە خەڵک لەوەی کە تەزیە تەڵەبی وجودی هەیە ئەمە محورێکی ئەسلی ئەو ئیدۆلۆژیە ناسیۆنالیستیە دواکەوتوانەیە کە 100 ساڵ عمرەتی باوە گەورەی هەر ئەم ڕەزا پەهلەویە هەر بەم ئامرازەوە هەر بەم وەسیلەوە هاتە سەرکار 1299 شەمسی کە بێتە تاریخی ئێرانیەکەی کودەتایە کرا اتفاقاً هەر لە مانگی ئیسفەندیەوە ئاخرین مانگی ساڵی 1299 بوو یەکەمین کاری ئەوە بوو کە بڵێ ئەبێت تەواوێتی ئەرزی ئێران بپارێزرێ بۆ نمونە بە وەک فاکتێکی تاریخی بیڵێمەوە هەر لەو ساڵەی ئەو کودەتای کرد لە شمالی ئێران
لە ئوستانی جیلان ئەو بەشە لە ئەو منتەقەیە نزیک 18 مانگ بوو حکوومەتێک کە بە جمهوری شوورایی جیلان مەشهورە دوای شەڕی جیهانی ئەوە بوو دوای ئەوەی دەوڵەتی سۆسیالیستی شوروی هاتووە سەرکار بە پشتیوانی ئەوان لەو منتەقە حکوومەتێکی خۆجێیان بوو اتفاقاً حزبی کۆمۆنیستی ئەوڵی ئێران کە حزبێکی چەبووە وەختە لەوێنە نفوذ و حضوری بوو اتفاقاً ئەوان خەریک بوون هێزی نظامی ئازادی خوازی خۆیان کۆبکەنەوە بەرەوە بڕۆن کە ڕژیمی کۆنەپەرستی قاجاری لە تارانوانە لەسەر کار نەتەنیا جیاواز خواز نەبوون ئەویز هێز کۆکەنەوە بڕۆن بەحاڵا قبەر لەگەڵ حکوومەتی زاڵی کۆنەپەرستی ئەو وەختە کە ئاخرین شای دەورەی قاجار بوو لای بەرن و اتفاقاً ئەوەی پێڵەن سیستمی شوورایی تەجروبە خۆیان لە ئوستانی جیلان منتەقڵکەن بوێنە دروست لە وەختەدا بە هاوکاری ئیمپریالیزمی ئینگلیز لەو وەختەیە و هێزی کۆنەپەرستی نێوخۆی تاران و غێرە ئەم ڕەزاخانەیان هێنا سەرداری نظامیەک بوو کودەتایان پێکرد یەکەمین کاری کە کردی لەشکەرکەشی بوو بۆ ئوستانی جیلانە و سەرکوتی کرد و قەتڵعام کرا و لە ئازادی خوازەوە تا هێزی دیکەشی تیا بوو کە بە شەکیش کۆنەپەرست بوون تاروماریان کردن دەنووسم منزورمەیە بەڵام دەقیقان لەگەڵ ئەو نکتەی کە تۆ باست کرد ئەویش ئەوەیە ئالتەرناتیوی ڕاستی ئێرانی لە پێشیانەوە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خواست بەم گفتمانی تەمامیەتی ئەرزی و ترس لە تەزیە تەڵەبی و ئەبێ خاکی میهەن بپارێزین وانە ئەیانەوێ ئەم بیر و بۆچوون و نەبیر و بۆچوون سیاست و کردەوەی ناسیۆنالیستی خۆیان بەرزکەنەوە ئالتەرناتیوەکەی خۆیان جێبخن بڵێن بەم جۆرەنە بە فریوکاری بە هەر شێوەیەک پێویست بێ ڕقابەتی خۆیان کرد ئەزانن حەریفەکەیان هێزی چەپە ئەزانن حەریفەکەیان کرێکاران ژنان لاوانی ئازادی خوازی ئەو جامعان کە ئازادیانەوێ بەرابەریانەوێ وە لە شعار و لە گفتمان و لە قسەکانیانە خۆی نیشانداوە ئەیانەوێ بەربەرکانی لەگەڵ ئەوە بکەن بەڵێ بۆ بەرزکردنەوەی ئالتەرناتیوی خۆیان بۆ ئەوەی جڵەوی ئەم ڕووداوانە بە مەسیرێکا برن کە بە قازانج و بەرژەوەندی چینی دەسەڵاتدار چینی بۆرژوای ئێران بشکێتەوە ئەم کاریان کردووە بەنظرم لەم بابەتەوە اتفاقاً بەرەی ڕادیکاڵ و ئازادخواز دەبێت زۆر وشیار بین ئەگەر والێک بدرێتەوە ئەمە کێشەی بینی ناسیۆنالیستەکانی ناسیۆنالیزمی ئێرانی لەگەڵ ناسیۆنالیزمی کورد و لەگەڵ فدرالیستەکانە ڕەنگە گۆشەیەکی چکۆلەیە بێ بەڵام گۆشەیەکی چکۆلەتی ئەسڵەکە ئەوە نییە اتفاقاً ناسیۆنالیزمی ئێرانی احتیاجی بەوە هەیە بڵێ تەزیە تەڵەب وجودی هەیە فدرالیستەکانی احتیاجیان بەوە هەیە بڵێن ئەها هێزێکی ناسیۆنالیستی سەرکوتگەری ئێرانی هەیە ئێمە بێ مافەکەی لێبێ ئەوان احتیاجیان بەم قەڵشتە هەیە ئەوان احتیاجیان بەم کێشە هەیە یعنی هەم ناسیۆنالیزمی ئێرانی هەم ناسیۆنالیزمە فدرالیستەکان احتیاجیان بەم کێشە احتیاجیان بەوەیە هەردوو لایەن بۆ بربەرەکانێ لەگەڵ مەدی ئازادی خوازی و بەرابەری خوازی و چەپگەرایانە لە ساتی سەراسەری ئێران و لە کوردستانە پشت ببەستن بە ترساندنی لە یەکتر بڵێنەوە ناسیۆنالیزمی ئێرانی هاتووە ئەوی لەشکەرکەشیەکە و خەریکە مافمان بەڕسمەنداناسێ لەولاوە جنابی ڕەزا پەهلەوی و مەشروتە خوازەکانیش بڵێن ئایا ئەگەر نێنە پلاتفۆرمی ئێمە و پشتیوانی لە ئێمە نەکەن ئەوە جیاوازی خواز هەیە گویا وەکو سووریای لەکەن نەخێر وانە ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەڵگای ئێران یەک پارچەی و اتحادێکی بەرینی بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازی تایە ئەوان لەوە ترساون ئەبێ وریابین ئیجازە نەدەین ئەم ئالتەرناتیوی ناسیۆنالیستی سەراسەری و محەلی زاڵ بێ بەسەر فەزای کۆمەڵگا بەڵام باسی فدرالیستەکانە ڕەحمان لە بەرنامەی پێشووترە ئێمە قسێکمان لەسەر مووقف و مۆزعی عەبدوڵای مۆتەدی کرد پێم وانە شتێکی تازە لەم بابەتەوە هاتبێ ئەویش ئەو جۆرە بڵێن بێدەم و پلیە و بڵێن مەوزع زۆر زەلیلانێ بوو بەڕاستی لە بەرامبەر ڕەزا پەهلەوی لە بەرامبەر ئەم کەمپینەیە کە ڕەزا پەهلەویش لە چەند جێگا ڕایگەیانە بوو کە ئەمە خەتی سووری ئێمەوە ئەمە ئەو شتانەیە کە ئێمە ئەساسدایەنین و تەزیە تەڵەبی و ئەمانەمان قبوڵ نییە لە بەرامبەر ئەمانەیە کە هیچی لەدەم ناکوت نازانم لە خلالی ئەم هەفتەیەشیشی تر بوو بێ ئەوە نیم متابعەم کردووە هیچم نبینیوە بەڵام ئەمڕۆ چاوم کۆت بە پێش گفتوگۆیەکی مستەفا هیجری لەگەڵ جەریدەی شەرق الئەوسەط بە زمانی عەرەبی هاوڕێک بۆی نردوم مێزانیان بەرنامەیەمان هەیە بۆی نردم وتی ممکنە سوودی لێ ببینن
لەوێ ئەو باس کراوە لەسەر ئەم جوداخوازی و گوایە بۆچینە ئێوە بە جوداخواز بزانرێن و ئەوانە قسەیەکی کردووە کەمە لە ڕابردووە لەلایەن ڕژێمی پەهلەوی و ڕژێمی شاهنشای پەهلەویەوە بەکار هاتوو دواتریش کەوتو دەستی جمهوری ئیسلامی ئەم جۆرە بڕووبیان و بڵین بیان و گرتنە بە گەلانی ئێران و ئەوانەوە خۆی باسێکە بەڵام لە بەرامبەر ڕەزا پەهلەوی هیچ ناڵێ ینی ناڵێ مەسەلەن بۆ نمونە ئەم شتانێک ئەم ڕۆژانە باسەکرێتەوە قسانێک کە ئەوترێ ئەوانە مەزدەرەکەی لەکوێوەیە زۆرتری باتەوە سەر ئەوەی کە ئەمە جمهوری ئیسلامی ئەم جۆرە دیعاە ناکەم جۆرە شتانەڵێتەوەوانە شتێک مۆزەیەک لە بەرامبەر ئەمەیان نیشان نادا جێگای سەرنجە ئەو جێگایە کە کۆمونیستەکان باسی هاوپشتی نێونەتەوەی بینی کارگەرانی ئێران و سەراسەری ئێرانەکە لەوانش لەوە کوردستانە لە هەموو جێگایەکە کۆمونیستەکان بە زۆر جار هەر بەم لەوزانە بەم شۆڤینیزمی ئێرانیەوانە ئیتیهامەکرێن ئەوانە وڵام وەختێ شۆڤینیستە ئێرانیەکە خۆی بە زمانی خۆیەتی و قساکە ئەوانە عەبدوڵای موتەدی بێدەنگە مستەفای هیچ ناڵێ ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە واقعان هەر کەس بۆ دەستی خۆیە گەڕێ کارگەرانی کوردستان بۆ دۆستانی خۆیان نەگەڕێت بۆ هاوچینەکانی خۆیان نەگەڕێن ئەوانش لەگەڵ هاوچینەکانی خۆیانە کێشەیەکی و تۆیان نییە هەتاکو گەر ئیتیهامیشانەکەن بە ئیتیهامات و ئەوانە زۆر پێیان بەرناخوات دەردیاڵێ زۆر بریندار نابێت مەسەلە ئەوەیە جریاناتی فێدرالیست لە کوردستانە محاسبەکان ئەوەیە ڕوتی ڕووداوەکانی ئێران وا ئەڕواتە پێشێ کە ئالتەرناتیوی ڕاست و لە سەرویانەوە ئالتەرناتیوی ناسیۆنالیزمی عەزەمەت تەڵەب و پرۆغەربی دەست باڵا پەیداکەن پیان وایە لە ئایندەیە مەجبورن لەگەڵەوان تەرەف بن لەگەڵەوان معاملەکەن جا بۆیە بۆ محاسباتی معاملاتی دوایی لێستاوە زمانیان بەسراوە ئەمە جزوی خصوصیاتیان بووە هەمیشە و دایم ئەم ناسیۆنالیستانە لە کوردستان بە دوای سوالکەریەوە بوون کە بەڕاستی لە هێزی باڵادەست لە تاران و لە مەرکەز وەختی جمهوری ئیسلامی هاتە سەرکار هەر ئەم عەبدوڕەحمان قاسملوو دەبیرکولی حیزبی دموکراتی کوردستان و حیزب دموکراتی کوردستان ئیتر بەبێ ملاحزە خۆیان گەیاندە قوم و تاران و لە مێتینگێکا لە شاری مەهاباد قاسملوو وتی ئێمە لە بەیکەڵین بە ئاغای خومەینی و بەیعەتی لەگەڵەکەین و حکوومەتەکەیمان قبوڵە و خۆیان گەیاندە شاری قوم و شاری تاران و لەوێنە مزاکرە لەگەڵ خودی خومەینی کرد ئەوە خومەینی و دار و دەستەکەی بوو ئەوانی قبول نەکرد ئەوان حاضر بوون نێوی خودمختاریەکەشیان بنێن خودگەردانی ئیسلامی حتا ئەوەی لێ قبول نەکردن خومەینی ئێستاژە و محاسبیان هەیە کە محاسبێکی غەڵەتە پێیان وایە ڕەوتی ڕوودەکانە وایە جریاناتی ئالتەرناتیوی ڕاست دەست باڵا پەیداکەن لە نێو ئەوانیشدا وا دیارە مەشروتە خواز و ڕەزا پەهلەوی کەسێکی ئەسڵیە بێ جا بۆ معاملاتی دوایی نابێ ئێستا لەگەڵی تون بن ئەو جۆرەی زمانیان بەرابەر بە ئازادی خوازەکان و بەرابەر بە کۆمونیستەکان توندە و هەڕەشە ئامێزیشە لە زۆر جێگاکە باسەکەین بەڵام لێرە دقیقاً بۆ سوالکەری دواهاتوو ئەو جێی کە ئەبوایە لە بەرابەر ئیدعای شوێنیستی تەمامیەتی ئەرزی ئیدعای شوێنیستی تەزیە تەڵەبی زاهیرەن لە قازانج و بەرژەوەندی سازمانەکەی خۆشیان وایە بەهاتایەنە دەنگ نایەنە دەنگ ئەوە من هیم هجریم نەبیست بوو کە تۆ باسیەکەی عەبدوڵڵا موحتەدی و کەسانی دیکە لەم بابەتەوە زمان بەسراو بوون بۆ ئەم معاملەی داهاتوو ئەوان متەوەجەی ئەوە نین ئەوزاعی ئەو ئێستای ئێران زۆر گۆڕاوە زۆر لەگە ساڵی 57 و 70 ساڵەوە پێش فەرقی هەیە اتفاقان زۆر کەم گومانەی ئەوە هەیە بەتایبەت سەڵتەنەت تەڵەبی و مەشروتە خوازی لە ئێرانە زیندوو ببێتەوە دەنەچە حسابێ بۆ ئەوە ناکەن ئالتەرناتیوێکی ئازادی خواز و بەرابەری خواز دەست باڵا پەیدا بکە دەرنەتیجە لانیکەم ئەو جێگەیان ئەگەر قسێکی حەق تەڵەبانە بێ بکرێت نایکەن دەنەچە ئەگەرێتەوە سەر ئەوە وەلە عینە حاڵە خۆیان لە بەرەی ڕاستە بینن فدرالیستەکانی کوردستانیش خۆیان لە بەرەی ڕاستە زیاترە بینەوە عاقبەت چ فدرالیست و ناسیۆنالیزمی کوردستان بێ چ ناسیۆنالیزمی ئێرانی بێ ئەیانەوێت سیستمی سەرمایەداری بپارێزن لەمەدا هاوبەشن ئەمە محورێکی ئەسڵیانە ترسی گەورەی هەردوو لایەن اتفاقاً لەم چەپگەرایی و لەم ئازادی خوازی و لەم شۆڕژگەریە کە لە ئێرانە وجودی هەیە بەم دەلیلانە بەڵێ
بەرابەر بە ئالتەرناتیوی ڕاست و سەڵتەنەتەر و مەشروتە خواست زمانیان بەسرا و اتفاقا ئەگەر لایان گەڕی لە هێرشکردنە سەر چەپ و ئازادی خوازیە و کۆمەلگایە هیچ ترمزێکیان نیە. زۆر باشە. هاورە ڕەحمان با لێرە ئەم بەشە کۆتایی پێبێنین ئەم باساوە پاژوچانێکی کورت بچینە سەر باسی دووەمان کە سەبارەت بە پژاک و پەیماننامەی مەدینەیە لەگەڵ ئیسلامیەکانە. ئەمە ناونیشانی باسەکەی داهاتوومانە. وچانێکی کورد ئەدەین و دێنەوە خزمەتان بینەرانی ئازیز بەجێمان مەهێڵن پاش ماوەیەکی کورت دێنەوەلاتە. بەڵێ ئازیزان و خۆشویستان بینەری بەرنامەی ڕووداوەکانی هەفتە لە کەناڵی هیواوە من و هاوڕێم ڕەحمان حسێنزادان بەرنامەیتان پێشکەشەکەین. ئێستا نۆبەی ئەوەی کە بچینە سەر باسێکی تری ئەمڕۆمان کە باسی پژاک و پەیماننامەی مەدینەیە لەگەڵ ئیسلامیەکانە. دیارە ئەم ناونیشانە ڕەنگە بۆ هەندێک سەرنجڕاکێش بێ پژاک و پەیماننامەی مەدینە کە 1400 ساڵ لەبۆ پێشە لەگەڵ ئیسلامیەکانەوە بەسمان لە چییە. من هەروە بە کورتی تێکستێکی کورتە خوێنمەوە لە گفتوگۆیەکی ئامەدشاهۆ کە کەسێکە پێماوێ لەوانەیە ناوی ئەحمەدیش بێ خۆی ناو ئامەد ناوەکەی خۆی گۆڕیوە لە ئەحمەدەوە بۆ ئامەد بەڵام دووبارە وەختێک دێت سەر باسی ئیسلامی ئەوانە دووبارە هەروەکو موسڵمانێکی زۆر باوەڕدار و ئەوانە داکۆچی لە گوایە پێکەوە ژیانی ئیسلامی و دیموکراتێتی ئیسلامی ئەواناکە. ئەو لە گفتوگۆیەکە لەگەڵ تەلەڤیزیۆنی ئەریان تیڤ هەفتە دە ڕۆژێک لەمەوە بەر سەبارەت بە ئەم باسە شتێکی ئاوای بووتوەکە لێرە ئیخێنمەوە. قەیرانی بنەڕەتی ئێران لادانە لەو بەهایانەی لە کاتی سەرهەڵدانی شۆڕشی ئاینی ئیسلام و پەیماننامەی مەدینە کە بە پێشەنگایەتی پەیامبەر محەممەد بنیادنراوە. ڕژێمی داگیرکەر و دیکتاتۆری ئیسلامی ئێران هیچ گوێ بۆ پێوانانەی ئیسلامی لەسەر بنیاد درراوە نادات و دەسەڵاتە فاشستی و دیکتاتۆریەکەی وەکو دەسەڵاتی ڕەها و خۆیان بە نوێنەری خوای سەر زەوی پێناسە دەکەن. ئەم نزیک بوونەوەی ڕژێم هەم لەگەڵ بنەما پیرۆزەکانی ئاینی ئیسلامدا کە لەلایەن گەلەوە وەکو ئیسلامی کەلتوری چاندی پەیڕەو دەکرێت ناکۆکو ناتەبایە هەر ئەمەش بۆتە هۆکاری تەشەنەسەندنی قەیران و ناکۆچیەکانی ئێران و بۆ بنیاددانی سیستەمێکی دیموکراتیک پێویستە خوێندنەوەیەکی نوێ بۆ لایەنە هزریەکانی ئەو سیستەمەش بکرێت و وەکو پژاکیش ئێمە ئەمە وەکو پژاق ساگا دیارە لێرەیە ئێمە باوەڕیمان بە پراکتیزەکردنی پەیماننامەی مەدینە و ئیسلامی چاندیە و تاکە بزوتنەوەین بە ڕاشکاوانە باسمان لە بەستنی کۆنگرەی ئیسلامی دیموکراتی کردووە. ئەمە قسەی ئامەد شاهۆیە کە بەناوی پژاکی شەوە قساکە کە دیارە ئەم باسە بوو بە باسی جێگەی ڕەخنەوە جێگەی سەرنجی زۆرێک لەوە لە سکولارەکانی کوردستان خەڵک لە بەرامبەر جمهوری ئیسلامیە ڕاپەڕیوە کە هەر بە ئاەت و حەدیسەکانی لە کتێبە زەردەکانە دۆزیوانەتەوە تەبریری ئەم دەسەڵاتیان کردووە ئەوەنە ساڵە هەر بەو ئاەتانەیە کە هەر ئێستا خۆپیشاندەران کە سەفلی زڵ لە سووتێنن ئەدامیانەکە بە بیانی محارەبەی خوا و بەرامبەر بەم دەسەڵاتە وەستاونێتەوە کە هەموو ئوشتانی ئیهێنێتەوە ئەنوا و ئەشکال دەلائیل و مەدرێکی هەیە کە ئەمانە لە بەشێکە لە ئاینی ئیسلام بەڵام ئەوان لە بەرامبەرە قسە لەسەر ئەوەکەن کە ئێمە بڕوامان بە
کۆنگرەی دیموکراتی ئیسلامی هەیە گوایە بگەڕێنەوە بۆ پەیماننامەی مەدینە و بڵێ پەیماننامەی مەدینە گەر بگەڕێیتەوە بۆ ئەوانە مافی هەموو خەڵک دابینەکە وەک بڵێ پەیماننامەی مەدینە ڕێگەی گرتبێت لەوەی بەن و قوڕێزە قەتڵ و عام کرێ ڕێگەی گرتبێت لەوەی کەمە تاریخەمە مێژووە من باسی ناکەم نایڵم ڕێنە هیچیشی ڕاز نەبێ بەڵام بەرحاڵ کەڵی پەیماننامەی مەدینە گەڕێتەوە بۆم هەموو شتانە ئەو کۆی لە کاتی پەیماننامەی مەدینەیە چوارچوار ژن مارە نەکرابێت و ژن مافی هەبوو بێت و بە مافەکانی خۆی شادوێت بێ مناڵ بە ئەدەوات و ئەوانە حساب نەکرابێت و بە مڵکوماڵی پیا حساب نەکرابێ وەکەوەی کە هەموو مافەکان و هەموو خواستەکانی ئینسان لە پەیماننامەی مەدینەیان جێبەجێ کرابێ وایە بگەڕنەوە بە پەیماننامەی مەدینە ئەمە بوو بە جێگەی ئینتیقاد و ڕخنەیەکی زۆر لە بەرامبەر پژاک چی کرد هەر ڕوونکردنەوەیشیدا لەو ڕوونکردنەوەیە هێشتا کە ئەڵێ ئێمە باوەڕمان بە هێزێکی سکولار هەیە و هەندێک لە کادرەکانم لە ڕاستیە خەڵکانی سکولارن خەڵکانی ئازادی خوازن لانی کەم لەم ئاستەیە کە قسە لەسەر ئیسلامەوانە بێ ئازادی خوازن ئەمە بە حقیقەتێکە هەن کادریوا لە ناو پژاکە بەڵام ئەوەی کە لێرەیە کێشەیە پژاک وەکو حیزب نەیتوانی ڕای بگەێنێ کە ئەمە قسەی ئەو نییە و نەیتوانی بڵێ شاهۆ بۆ نبوون ئەو قسانەکە کردوێتی لە جیرفانی خۆی دەریهێناوە هیچ پەیوەندی بە ئێمەوە نییە لا هێزار هاوێستێکی بەینابینی گرت و ئەوانە کە ئەگەر لەگەڵ ئەلمانەکان دانیشتن ئەلمانی بن سکولار بن داوای ئازادی بکەن و ئازادی خواز بن وەگەر لەگەڵ ئیسلامەکانیشا دانیشت و لەگەڵ مەلاکانیشا لە یاخود وەک خۆیان پێڵێن مامۆستایان لە ئێرانە مامەڵیان کردو ئەوانە بڵێن ئێمە ئیسلامەکەتان بۆ پارێزین خەمتان نەوێ ڕێگە نادەین کە ئەم چەپ و ئەم هێزە سکولارێکە لە ئێرانە هاتۆتە مەیدان و لە کوردستانی شەڕێک و ڕیشێ هەیە پەلاماری بنەمای دەسەڵاتان با ڕێگە نادەین کە ئەو بەهشتێک کە جمهوری ئیسلامی بۆی دروست کردوون لە سەر ئازیەت و لەسەر جەهانمێکە بۆ خەڵک خۆ کردراوە ئەمانە لە دەستام چێ امتیازاتەکاندا نزیگەی خۆیەتی ئەوە هەر محتەرەمن لا یازال مامۆستایانی یاخود زانایانی ئاینین و جێگە و موقعێتان پارێزراوە بە بڕوای من ئەمە حقیقەتی ئەم هینەی پژاک بوو تا ئێرە ڕاوەستم ڕەحمانەزانم تۆش تعلیقت هەیە لەم بابەتەوە فەرموو دەنگت نییە ڕەحمان دەنگت گیراوە بەڵێ ببورن میکەکەم بەسرا بوو ئەوەی تۆ خوێنتەوە و لە عین حاڵا باستە کرد بۆ خۆی زۆر وازەحە زۆر ڕۆشنە احتیاجی بەڕاستی بە هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن منەوە نییە ئەمە ڕێک دژایەتیە لەگەڵ ئەو خرۆشە جەماوەری و شۆڕ جێرانەی کە نزیک 5 مانگە لە شەقامەکانی هەموو شارەکانی ئێران هەیە دژ بە ئیسلامی سیاسی دژ بە کۆماری ئیسلامی دژ بە باها ئیسلامیەکانی کە کەسە لە پژاک بە پەیمانی مەدینە نەوێ بە چونکی ئێمە بینین مەدێکی دژی ئیسلامی تەواو و کامەڵ لە دڵی ئەم خۆرۆشە جەماوەرەدا هاتوۆتە مەیدان هەموو کەس دیوێتی هەموو کەس بیستویەتی بۆ وایە چونکی ئەڵعانەوە بوو بە 44 ساڵە خەڵکی ئێران بەدەست حکوومەتی ئیسلامیەوە بەدەست قانون و نەریتەکانی ئیسلامیەوە ئێرانیان لێ بووە بە زندانێکی تاریک و ئەم هەموو کوشتار و جنایەتەی کە کرا لەلایەن خومینی و خامنەیی و ڕژیمی جمهوری ئیسلامیەوە هەر بە پشت بەستن بەم ئاینی ئیسلام و قانون و دابوونەریتی ئیسلامی بووە کە ئەمڕۆ پژاگاوا دفاعی لەیەکە یەکەم جاریشیان نییە و کاریان کردووە لە زۆر مناسبەی جۆرا و جۆری دیکەدا حتا لە نووسراوەی خودی ئاپۆ وەکو سەرۆکی خۆیان کامیشە نێوی لێبن ئەم شتانە وتراوە ئەمەیتر لە کۆنەپەرستی ئەولاترە ئیتر هێزێکە خۆی بڵێ سیاسی و ظاهرەن ئیدعای سێکۆلاریش بکە لەم چوارچەوەیان ناگونجێت ئەمە تەواو ڕەوتێکی کۆنەپەرستی دژایەتی لەگەڵ ئەم خۆشە جەماوەریە کە ئێستا لە ئێران هەیە و یەکێک لە خسڵەتە گەورەکانی ئەم خۆشە جەماوەریت دژایەتێتی لەگەڵ کولیەتی ئیسلام و ئیسلامی سیاسی و هەموو کە دەڵێگەر ئەم خۆشە جەماوەری ئێران سەر کوێسن ئاڵگۆڕێکی گەورەی
دژی ئیسلامی ڕۆنەسانسێک دژ بە مەسەب و دژ بە ئیسلام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆدا. لێرەدا پژاک ئاوا و بەم چەشنە بە نەزەرم دژایەتی خۆی لەگەڵ ئەو خۆشە جەماوەریە شۆڕەجێرانە نیشانەدا. بەڵام بۆ ئەو کاراکەن ئینسانە بێ لەسەر ئەوەی وردبێتەوە. دقیقاً ئەمە دەست درێژکردنە بەرەو خودی جمهوری ئیسلامی کە لە ڕۆژێکە بتوانن لەگەڵی بسازن، کە بتوانن لەگەڵی معاملە بکەن. وەک بەڕاستی دەنگۆی ئەوەش زۆرە، دەنگۆی ئەوە زۆر بوو لە 4-5 مانگی ڕابردووە کە کۆماری ئیسلامی وتوی ئەگەر ئەوزاعی زۆر لێ پشێوێ و مەسەلەن نیگەرانی ئەوە بێ کۆنتترۆلی کوردستانی ئێران لە دەسەدا هاوکاری پژاک و پێکاکا بۆ خۆی بکرە و بە کۆمەکی ئەوان بیانوێ ئەو ئەوزاع کۆنتترۆل بکەن. ئەمە چراغ سەوز لێدان بە قەولی ئێمە بۆ معاملاتی بعدیە یەک لەگەڵ خودی جمهوری ئیسلامی نەک لەگەڵەوان لەگەڵ ئیسلامی سەلەفیەکانیش. عاقبەت ئێمە لە کوردستانی ئێرانە ڕەوتی ئیسلامی سەلەفیە بینین ئەلعان لە پەراوێزی کۆمەلگادان، بەڵام لەوانەیە ڕۆژێک هەم دار و دەستەهایەک لە ناو خۆی جمهوری ئیسلامی و پشتیوانیان لێ بکە، هەم عەرەبستانی سعودی و هەموو وڵاتانە پشتیوانیان لێ بکەن. ئەو وەختە بە نظرم پژاک و پێکاکەش وا دیارە حسابیان لەگەڵەوە کردووە لەگەڵ سەلەفیەکانیش هاوکاری بکەن. ئێمە بێ نەتیجە عملیەکەی زیاتر تەماشا بکەین. ئەمە خەتەرێکی جددیە، ئەمە نیگەرانیەکی جددیە کە بە نظرم هەر ئینسانێکی حەقخواست لە کۆمەلگای ئێران و لە کۆمەلگای کوردستانەوە خەتەرێک بێت چاوی لێ بکە. دەنا خودی وتەکان خودی نووسراوەکە ئەو قسانەی ئامەد شاهۆ باسی کردووە لە ڕادەبەدەر کۆنەپەرستانە، لە ڕادەبەردەر ڕێگای ئەوەیە بێ هێرش بکرێتە سەری و ئیجازە نەدرێ جارێتر بەنێوێتر ئەمجارە بەنێوی حزبی سیاسی ئیدعای سێکۆلاریش بکە ئیسلام کێشرێتەوە ساحی سیاسیەکە. من وایە خوێنمەوە کە ئەمە حەولدانە بۆ ئەوەی لە ئایندەدا لەگەڵ خودی کۆماری ئیسلامی و لەگەڵ ئیسلامیە سەلەفیەکان و لەگەڵ دەوڵەتانی پارێزەری ئیسلام و کۆنەپەرستی لە منتەقەدا معاملە بکەن. ئێمە لەم بابەتەوە بێ بە جددی وەربگیرەوە. ئەمە خەتەرێکی جددیە. هەر هێزێکی ئازادی خواز بەرابەری خواز حتا سیکۆلاری واقعی ئەبێ ڕاوەستێ و بربەرەکانەیەکی جددی لەگەڵ ئەم وتارە و ئەم سیاسەتە بکە لە کۆمەلگای ئێران یا لە کۆمەلگای کوردستان. هەروەک تۆش باست کرد ئەو پاساوانەی کە ڕاگەیاندنی پژاک ڕاگەیاندووە دژایەتی لەگەڵ ئەسڵی قسەکانی ئامەد شاهۆ نەکردووە. خەریکە بلا حەزادا لەسەرەوەی نەخێر ئێمە هەموو باوەڕێک هەموو بیر و باوەڕێک بە ئەرزش وەرەگرن. یانێ گەوا بێ قسەکانی ئامەد شاهۆ کە لە ڕاهبەری پژاکەکە بەڵێ جێگای خۆی هەیە، ئەو تەلەڤیزیۆنی خۆیانەوە باسی کردووە، ئەو جێگای خۆی هەیە، بەڵێ کەسانێکیش هەن کە دەنگیان زۆر معلوم نییە چییە بۆیان سێکۆلارن. دەنەچە من ئاوای ئەبینم وەک خەتەرێک لەلایەن حزبێکەوە کە ئیدعای سیاسی ئەکا لە کۆمەلگای ئێران و کوردستانی ئابینم ئەبێ بە نەزارم لە قاو بدرێ هەرو جۆرەی کە دراوە ئەبێ بخرێتە پەراوێزەوە، ئەبێ بربەرەکانەیە لەگەڵ زیندووکردنەوەی داب و نەریتی ئیسلامی لە کۆمەلگای ئێران و کوردستان بکرێت. من لە دوو لایەنی تریشەوە پێم خۆشە باسی ئەم مەسەلەیە بکرێ. بەرحاڵ من نازانم تا چەند مەسەلەن جمهوری ئیسلامی ئێران یاخود خودی پەکەکە پێیان وایە شتێکی واقعیە لە دۆخێکە کە خەڵک ئاوا بەم جۆرە ڕاپەڕیوە ئەوان بێن تەفاهماتێکی لەم بابەتە بکەن. نازانم چەند ئەتوانێ ئەمە واقعی بێت بۆ بەرامبارکردنی ئەمە یاخود ئەمەوەکو ومشینەوەکو ئیدێک لە لای جمهوری ئیسلامی ئێرانەوە هاتبێ هیچ نازانین لەسەرەوەی ئایا پەکەکە چی و تۆ لەسەرەمە یاخود پژاک چی و تۆ لەسەرەمە ئەمە نازانین. بەڵام ئەوەی کە ئەیبینین لەبەردەمانەوە وەکو واقعیت لەبەر چاومانە ئەوەیە ئەمە بە عەرەبی پێوترێ مغازەلە یاخود چۆن بڵێن ئەوە نیە دڵنەواییکردنی ئیسلامی سیاسیە، بڵێن جۆرێک چاوبڕکێ لەگەڵ ئەم جەریانە ئیسلامیانە کە لەناو کۆمەلگا هەیە. وە شتێک لێرەیە کە ئەوەی کە زۆرتر بەلای بنەوە مەترسیە باسەکە لەسەر بەندوبەستی بڵێن ئەمنیەتی یاخود ئاسکەری یا سەربازی ئەوانە نییە، باسەکە لەسەر بۆدی سیاسی و بۆعدی کۆمەڵایەتی ئەم مەسەلەیە. لەبەرەوەی بەش بە حاڵی خۆم من پێم وانە کۆنەپەرستی و دواکەوتویی لە کۆمەلگەی کوردستانە هەر زادەی جمهوری ئیسلامی ئێران بێ. ئێمە بۆ خۆمان لەناو کۆمەلگەی کوردستانیشا کۆنەپەرستمان بە ئەندازەی کافی هەیە. کاتی خۆی هەموو باسی ئەوەکەن کە
گوایە ژنان لەلایەن جمهوری ئیسلامی ئێرانەوە ویان لێکراوە جمهوری ئیسلامی ئێران هاتووە و پیاوانی کوردی فێر کردووە کە سوکاری خۆیان کوژن و ژن و کچی خۆیان کوژنەوەوانە بەڵام بە دەرەجەیەک ممکنە ئەمە فرسەتیان بۆ کرابێتەوە کۆنەپەرستێ تعبیر لە خۆی کاژنا و پیاوسالارێ لەناو کۆمەڵگەی کوردستانە دیاردەیەشی ئەسیل و لە نێژینەیە وانە کورد و کوردایەتی و میلەتی کورد لەم دیاردانە بە دوور بووە ئیسلام هاتۆ بەسەر ئێمە فەرز کردووە کاتی خۆی قاسم لە بۆی تەوهین بە مەجموعەی ڕئیس عەشرەت و شتکاوانە جلی ژنی لەبەرەکردن هەر خۆی بۆ ئەوە بە چ معنایەکە بە معناوی ناسیۆنالیزمیش بە ئەندازی ئیسلام دژی ژنە بە ناسیۆنالیزمیش بە ئەندازی ئیسلام و ئیسلامیەکان پیاوسالارەوە لەگەڵ فەرهەنگی پیاوسالار لەبەرەوە خەتەری ئەم بابەتە موقیفە سیاسیانە لە ئەحزابی وەکو پژاکەوە ئەوەیە کە خەریکە دنەی ئەم کۆنەپەرستیەدا فرسەت بەم کۆنەپەرستیەدا کە بە شێوازێکی تر تعبیر لە خۆی کاگەر جمهوری ئیسلامی ئێران نەما ئەگەر ئەم قەڵایەتان ڕووخا ئێمە ئەبین قەڵا لە پشتان ئێمە لە پشتانین و خەمتان نەبێ مامۆستایانی ئاینی ئەوانە وەرنە مەیدانەوە شێزێکی شۆڕژ جالە هەر لەم گفتوگۆیە ئەوە خۆشحاڵێ با ئەم جارە خۆپیشاندانەکان لە مزگەوتەوە دەست پێ بکەم يعني عينا شيء عينا نويك للزاهدان رويا عينا نويك مولوي عبد الحميد عينا نويك خميني كردي صار 56 خميني لمزقوطه كانوا كردي بالضبط دائما شيء نسر بشي دوني امام من شعور ببيلاني شي دياري كراوه كم يعني من او روجاني لم روجاني رابردوها متابعه او فيديو فارسيانه كردوه كمان زورت اللي كواجو لقسكانيان بقرم جو لاراستي قسكانيان نقرم برو شو يعني اتجاهك برن شو كمانه پرۆفشنەڵن لە بواری میدیای ئەو شتانەی کە هێنە پێشەوە ئەو قسەی کە ئەیکەن جوملەکەی لە بنی جوملەکەەوە بیخوێنەرەوە نەگەوەی کە لە ناو جوملەکە و تعبیرەکان خۆی ئەڵێتچی خەریکن تەوەجوه بەرەو چی ڕاکێشن باسەکە لەسەرەوەیە کە مەسەلەن ئەهلی سونە لەژێر چەپۆکان و ئەوانەوەکو چۆن مەولوی عەبدولحەمید هاتۆ مامۆستایانی کوردستانیش خەین بە جۆرە لە جۆرەکان خۆیان ڕێگەخەن و خۆیان سازەدەن و ئەوانش بەدیل تەرحەکەن مەسەلەن ڕەزا پەهلەوی بە جۆرێ لە جۆرەکان باسی ئەوەکە کەسانی وەکو مەولوی عەبدولحەمید دەتوانێت هاوکاری ئێمە بێ ئەمە بە معنایەک ئەتوانێ معنایەوە بە مەلاکانی کوردستانیش نەفرێک لە خۆیان هەڵبژێرن بیکەن بەدەم ڕاستیان و ئەوانە و مەولوی عەبدولحەمیدیشمان لە کوردستانە هەبێەوە ئەمە لە کوردستانەوە لە زاهیدان لەگەڵ شای ئێران ئەمە تەهینەکە کۆکتێلەکە کامیل بوو بە حاڵ بە دیل و ئەلتەرناتیڤی داهاتوو دروست بوو هەرچەنە ئەمانە لە خەیاڵەوە نزیک بن تا لە ڕاستی و هەرچەنە ئەمانە زۆر فانتازیا بن تا ئەوەی کە بتوانێت هیچ لەگەڵ ئەم جوڵانوێ بکە بەڵام مەترسی ئەمانە کەم ناکرێتەوە ئەوە بڕای من کۆمونیستەکان ناتوانن لە دەریچەیەکی تەسپی سیاسیەوە سێری مەواقفی وەکو ئەمەی پژاک بکەن من لە پشت مۆقفی پژاکەوە مۆقفی هەموو کۆنەپەرستی و ئاشتی خوازی نیشاندان لە بەرامبەر ئیسلامی سیاسی لە بەرامبەر نەریتە ئیسلامیە کۆنە پەرستەکانە لە کۆمەلگایە ئەبینم و ئەمەیە خەتەری ڕاستەقینە و ئەمەش تەنها بە تەشوی بە ئیفشاکردن و بە بەرنامانەی کە ئێمە ئەیکەین و پەردە هەڵماڵی لەسەرەوەی کە پژاگەی وڵێکی و ناڵێکی لە ڕووی سیاسیەوە بەمە کۆتایی نایە بەڕاستی لە بەرامبەر هێزی کۆنەپەرستیە هێزی پێشکەوتون خوازە بێتە مەیدان ئەمە هەر عیبارەتی کۆنەپەرستی نییە لە پشت ئەم عیبارەتە کۆنەپەرستانەوە هێزی کۆمەڵایەتی وهستاوە و ئەگەر ژنان و لاوان و ئازادی خوازان و کۆمونیستەکان و سۆشیالیستەکانی کوردستانی ئێران ئەیانەوێت لە ئایندەی ئەم شۆڕشەیە شتێکیان بەنسیب بێ پێویستەکە هەر لە ئێستا خۆیان بۆ ئامادەکەن هێز کۆکەنەوە لە بەرامبەر ئەم کۆنەپەرستیە و بە هیچ جۆرێک ڕێگا نەدەین مزگەوتێ کە چەنای چەند ساڵە نزیکەی 40 ساڵە بۆتە مەرکەزی دەسەڵاتی جمهوری ئیسلامی ئەمجارە تەبدیل بێ بگوایە ئەمە بە کانگای شۆڕش و کانگەی ڕاپەڕین و ئەمانە ڕاپەڕینێک لە مزگەوتەوە دەرکەوێت بەرەو هیچ ڕۆشناییەک ناڕۆ بەرەو تاریشێکی من زۆر تەیدی ئەم ملاحزاتی تۆکەم چونکی باسەکەمان لەسەر کولی کۆمەلگای ئێرانە زیاتر لە کوردستانیش بڵێن دقیقاً ئێمە ئەم ڕوتێکی کۆنەپەرستی ئالتەرناتیوی ڕاستکە ئەیبینین و لە ساحەکە هەیە ئێمە پێڵێن جریاناتی ملیگەرا و ناسیۆنالیستی سەراسەری ئێرانین و مەشروتخواز و کۆماری خوازەکانن کە لە ڕاستیانە ئەم ڕەزا پەهلەوی بۆتە نمادیان ئەو نزیک ساڵە لەوە پێش لە گفتوگۆیە باسیەوەی کرد ئەگەر خەبات و شۆڕشی داهاتووی ئێران دژی ئیسلامی بێ و بێوێت دابوونەریتی ئیسلامی کۆبکاتەوە هەر ڕوونەدا باشترە ئەمە قسەی سەریحی ئەم ڕەزا پەهلەوییە بۆ واڵێ چونکی یەکێک لە
گۆچانەکانی دەسی بۆ بەدەسەڵات گەیشتن دووبارە ئیسلام و مەسەبە باوە گەورەی هەروای کرد باوکیشی بە تایبەت هەروای کرد باوە گەورەیە تازە بە دەرەجەیە تەبعی دژی ئاخوند و شتەی بوو دژی ئیسلامی نەبوو بەڵام دژی مەلاو ئایەتوڵای بوو بەڵام باوکی بەحاڵ زۆرترین مەجای بەڕەوتی ئیسلامیدا بێنە ساحە و فەزای ساڵی 56 و 57 بگرن بەدەستەوە لەم ڕۆژانەدا دەکومنتێکی یەک ساعەتە بڵاو بۆتەوە کە چۆن ڕژیمی باوکی ڕەزا پەهلەوی محەممەد ڕەزا پەهلەوی عاقبەت مەجای داوە ئیسلامیەکان هەڵسوڕانیان بێ فعالیەتیان بێ حسینەی ئەرشاد لە تاران دروستکەن و عەلی شەریعەتی بێ لە قسەی بکاو لە توولی 2-3 ساڵان نزیک 900 مزگەوت لە سەراسەری ئێران دروست بێ و مزگەوتەکانیش بە قەولی تۆ ببێتە جێگای ئەو کۆنەپەرستی و وتاردانی سیاسی حتا بە دژی ڕژیمەکەی بۆ دژایەتی لەگەڵ کۆمونیزم بۆ دژایەتی لەگەڵ چاپ ئەمە بە ڕۆشنی ساواک دەستی بووە لەو کارانەدا وەڵان ڕەزا پەهلەویش هەیە و ئیدامە بداتەوە ئێوێ عاقبەت ئیسلام بگرێتەوە بەدەست ئەم جارە معلومە لە ئاڵوگۆڕی ئایندەی ئێرانە دەسەڵات ناکەوێتە دەست ئیسلامی حکوومەتی ئیسلامی زیندوو نابێتەوە بەڵام یانەوێ حکوومەتی ملی و ناسیۆنالیستی زیندووکەنەوە و ئەویش پشتبەست و بە ئاین و شەریعەتی ئیسلام بێ دەنەچێت لەوە بگرە لە جەریاناتی ڕاستی سەراسەری ئێرانەوە کە بەم جۆرە بەم سەراحەتە ئەیانەوێ ئیسلام بەدەستەوە بگرن تا جەریاناتی فێدرالیست کە تۆ ئیشارەت پێکرد نزیک 12 ساڵ لەوە پێش بوو هەرێم مستەفا هجری لە وتار و لە قسە و لە پێشنیاری ئەوە بوو مەلاکانی کوردستان ڕێکخراوی تایبەتی خۆیان دروستکەن و حیزبی دموکرات پشتیوانیان لێکا من بەباشی لە بیرمە وتار و قسە و نووسراوەی حیزبی دموکراتی کوردستان لە بابەتەوە چون بەش بە حاڵی خۆم لەسەری نووسیوە لەسەری قسەم کردووە هەر لەم ماوانەدا کە ئەبینین دەرەجەیەک لە هەرسوڵانی مەلا سەلەفیەکان هەن لە شارەکانی کوردستانە دیمانیەکە وەک عەبدوڵڵا موحتەدی چۆن دفاعیان لێکە هەموو کۆمەڵانی خەڵکی ئێرانیش و وە کوردستانیش دەزانن هەر ئەم مەلا و ئاخوند و ئایەتوڵانەی کە ئەلئان ئەیانوێ ڕواڵەتی ئۆپۆزیسیۆن بگرن بەدەستەوە تا 6 مانگ لەوە پێش دەستیان لە گیرفانی جمهوری ئیسلامیا بووە هەرم مەولەوی عەبدولحەمیدەی کە ئەلئان ئەیانوێ بە نێوی ڕابەری خەڵکی بلوچستان کرد بەبەر لە ئاخرین انتخاباتی جمهوری ئیسلامیا ڕێی بم ئیبراهیم ڕەئیسیە داوە پشتیوانی لێ کردووە معلومە ئەمە بەرەی کۆنەپەرستی بۆ زیندوکردنەوەی کۆنەپەرستی ملی و ئیسلامی تێکۆشن دەستێک کەڵکەکەن هەر وەک تۆ باست کرد ئەوەی تر وەزیفەی بەرەی ئازادی خواز و بەرابەری خواز و چاوشیاری ئەو کۆمەلگایەیە ئەمانە ببینێ نەکەرەوەی ڕەخنە بگرین نەکەرەوەی وشیارگەری بکەین بەڵکە لە بەرابەر ئالتەرناتیوی ڕاستە کە بە هەموو شێوەیە گەیوێ خۆی بەهێز بکە بۆی ئەوزاعەکە بگرێ بەدەستەوە ئالتەرناتیوی ڕادیکاڵ چاپ کرێکاری سۆسیالیستیش هێزی زۆرە هێزی جەماوەری زۆرە لە بزوتنەوەی کرێکاریەوە بگرێت لە بزوتنەوەی ئازادی خوازی ژنانەوە بگرە لاوانەوە بگرە زانکۆکانەوە بگرە گەڕەکانی شارەکانەوە بگرە تەواوی قسە لەسەرەوەی چۆن ئەم ئالتەرناتیوە بەهێزتر ڕێکخراوتر سازماندراوتر بە دەرکەوتنی ڕەهبەرانێکی چاونەترس و وشیارتر هەر لە دەرونی کۆمەلگاکەوە تا هێز و چەپ و کۆمۆنیستەکانیش ئەبێ ئەمە بزانین دەورێکی زۆر هەستیارە ئەگەر لە بەرابەر هێزی کۆنەپەرستیەدا هێزی شۆڕەجێڕی لە مەیدانە نەبێ مەیدانەکە ئەدۆڕێنین هەر وەک ساڵی 57 تکرارە بێتەوە بەڵێ ئەوە وایە منیش پێم وابێ پژاکیش لەو جملەیە لە توولی تاریخیشا بە تۆری واقعی ناسیۆنالیزمی کوردەوە تۆ تەجروبەی لە من زیاترت هەیە لە کوردستانی عێراقا منیش لە کوردستانی ئێران و بە تۆری گشتیش کە ئەیبینین ناسیۆنالیزمی کورد و فدرالیستەکانیش عاقبەت لە فەودوانەی جەریاناتی ئیسلامی و مەگەر هەرم حکوومەتی هەرێمی کوردستان کەمی کۆمەکی هەرم حیزبە ئیسلامیەکانی ئەوێنە کردووە ماڕۆشەی کردوون کەم پشتیوانی لێ کردوون کەم ئیمکانیاندانەوە و چەندە دژایەتی وەختی خۆی ڕێکخراوی بێکارانیان کرد شوراکانیان کرد حیزبی کۆمونیست کارگەری عێراقیان کرد کەسیان لە عەزیزانی ئێمە قەتڵ عام کرد مەگەرم کارانیان نەکردووە بەڵام
لەگەڵ هێزە ئیسلامیەکانی کوردستان کە سەر بە جمهوری ئیسلامی و سەر بە عەرەبستان و سەر بە هەرچی کۆنەپەرستی لەم منتەقە هەیە ئەبینیەوە لە پارلمانە و لە دەوڵەتە و لە هەموو شتێکە خۆیان بە شەریکە زانن ئەو کاتانەی کە ئێمەیان کوردستانیش ئەوە زیندووکەنەوە ئەو کاتانی کە ئێمان بە نەزانی بە جەلال تاڵەبانی وت ئەمانە سەر بە کەسێکە ناوی مەنسوور حکمەتە و ئێرانیە و فارسە و دوژمنی کوردە و چی و لەم بابەتە قسانەیە کردووانە ئەو کاتە حرەکەی ئیسلامی جوڵانی ئیسلامی کە پێشتر شەڕیشی بوو لەگەڵیانە هێنانیەوە بۆ کوردستان و مزگەوتەکانی پێدان و لە مزگەوتەکانە خۆیان ڕێخست و خۆیان سازدا هەرو کاتە جەلال تاڵەبانی هەر لە سەرەتای ئەوەی کە پێوترێ ڕاپەڕین لە کوردستانی عێراقا ئەم کارێ کرد ئێستش ئەوە سیواقە و ڕاکەڕاکە لە بینی یەشێتی و پارتیە کامیان زۆرتر پارە بدا بەم سەلەفیانی کە بە کفرێزانن لە بەرامبەر دەسەڵاتە ڕازبیتەوە و بڵێدا کام لەمانە ئەتوانن زۆرتر و زیاتر مەجال بکەنەوە بۆ شێخ فلان و دەروێش فلان و چێ فلان و تەشی بۆ دابنێن و جێگای بۆ بکەنەوە ئەرزی پێ بدەن و جێگا و ڕێگەی بۆ ئیمکەنوە خەریک بن بە جۆرە لە جۆرەکان مەراییان بکەن و پێشەوە بۆ بەرەنگاربوونەوەی هەرە و تووڕێی کە لە ناو خەڵکە هەیە خەڵکە گەر تووڕێەوە گەر بێزارە و بێتاقەتە و لە دەسەڵاتی ئەوان تووڕەیە باشترە لەوە باشترە کە بیر لە ڕێگای پێشکەوت و خوازانە و ڕێگای شۆڕش و ڕاپەڕینەوانە بکەنەوە پەنابەر نەبەر مزگەوت و ئەم سەلەفیانە ئایندەی ئەوان ئایندەی ئەم دەسەڵاتە ڕووناکترە بێ هەمان شتیشە لە کوردستان وە چینی باڵا دەست ئەو چینەی کە ئەوێت لەسەر ڕەنج و لەسەر ماندووبوون و ئەرەقی ماندوێتی و ڕەنجی خەڵک دەسەڵاتی خۆی درێژە پێ بدات و دەوڵەمەندی خۆی درێژە پێ بدا ناتوانێت بەبێ ئەم وەسائلانە بەبێ ئەم بەکاربردنانە بمێنێتەوە لەلایەک ئێمە هەمومان کوردین و هەمومان یەک نەتەوەین و یەک زمانمان هەیە و لەلایەشی تریژەوە ئاینی ئیسلام و پەیڕەوی لە نەریتەکانی ئاینی ئیسلامەکەین بە پەیڕەویکردنی لەم نەریتانە بەجارێک نیوەی کۆمەڵگا ئەەکەی بە زیندان بەدەست نیوەکەی تریەوە بەجارێک هەرچی ماف و ئازادێ تاکە کەسەکانیشە هەڵیەوە شێنیتەوە و ئەمە نە پۆلیسی شێوێ و نە چەکداری پێویستە و نەما عاشخۆری پێویستە و هیچ هەمووی لەلایەن مزگەوتەوە بە سادەترین شێوە چێتە پێشەوە بەرحاڵ ئەمە ئەو حەقیقەتەیە کە ئێمە لە بەرامبەریا بەرەوە ڕووین بەڵام دووبارەیەکەمەوە کە ڕوبەڕووەستانەوەی ئەم هێزە کۆنەپەرستانە بە تەشهیرکردن و ئیفشاکردنی ئەم هێز و ئەو هێز ناکرێت بە باسکردن لەسەر ئەفکار و ئایدۆلۆژیا ناکرێت ئێمە وەکو خەڵکانی ماتریالیز ئەزانین کە ژیان و گوزەرانی ئینسانەکانە کە تهدیدی بیر و بۆچوون و بیرکردنەوەیانەکە ئەوە ئایدۆلۆژیای چینی باڵادەستە بەسەریان نازاڵە بەڵام بۆی خەڵق قوبوڵی کردووە لەبەرەوەی لە دۆخێکایەکە پەشی کەوتووە پێی بە هێزی خۆی نابا هێزی شۆڕژێرانە و ئاڵوگۆڕپێدەری خۆی بڕوای بەوە نییەوە لە بێ بڕواییە لە بێ متمانەیە لە سالیە خستن و ناومێدیایە کە پەناباتە بەر خورافات و ئەوانە بۆ وەستانەوە بەرامبەر بەم خورافاتە بەم کۆنەپەرستیە پێویستە و هێزە خۆی ڕێکخات و بێتە مەیدان ئەگەر لە بەرامبەر دەستەی مامۆستایانی ئاینی لە کوردستانی ئێرانە دەستە شۆڕژگەڕەکان مبادرە خێراتر نەکەن و بارودۆخەکە بەدەستەوە نەگرن بە بڕای من بە ئیفشاگەری ئەم هێز و ئەو حیزب و ئەو لایەنی ناسیۆنالیست کامانش خەریکە لە بینی خوانە مسابقاکەن بەرحاڵ پژاکی ژێوێ بەڕە لەژێر پێی حزبی دیموکرات ڕاکێشەکە باشترین پەیوەندی لەگەڵ مەلاکانی کوردستانە هەیە و خەریکە ئەنجومەنی مامۆستایان سازەدەن و ڕێکی خەنەوەوانە باسەکە منافەسەیە بەرحاڵ ئەگەر ئەو هێزە نەبێت لە بەرامبەر ئەم هێزە کۆنەپەرستیە سەرنجام بە ڕۆشنکردنەوە و بە هوشیارکردنەوە و بە ئاگادارکردنەوەی خەڵک کارەکە بەجێ ناگا خەڵک ئاگادار و هوشیاریش بێ ئەگەر پێی بەهێزی خۆی نەبا بڕای بەهێزی ئاڵگۆڕبەخشی خۆی نەبێ سایلێ خاخۆی داتە دەزە و شارەنووسی کە ممکنە ئەوە حەقیقەتی کۆمەڵگایە بەڕاستی من بارەوەیە ئەمە بڵێم پژاک هیچ تەجربەیەکی لە سەحنەی سیاسەتی کوردستانی ئێرانە بە تایبەت لە 30 ساڵی ڕابردووان نەبووە تازەوە هێزێک بەرحاڵ ئێوێ هەسوورانێکی بێ ئەوی ژەوێرە سەردەمی شۆڕشی ساڵی 50 ئیسلامیەکان لە کوردستانی ئێران خۆیان تاقی کردەوە حزبی دموکراتیش پشتیوانی لێکردن و خۆی تاقیکردنەوە هەر ئەو وەختە بە شکست چێشرا ئەو وەختە جەریاناتی ئیسلامی تحتی نێوی مەکتەبی قورئان بە سەرپەرستی کەسێک بە نێوی ئەحمەدی موفتیزادە هات لە مەدان کە هەر ئەعان بەشێ لە سەلەفیەکان و ئیسلامیەکانی
کوردستانی ئێران کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن نزانن خۆیان بە ڕێڕەوی یا پەیڕەوی ئەحمەدی مفتیزادازان ئەو کات شکستیان خوارد یعنی تۆ تەمەشاکە 44-5 ساڵ لەوە پێش لە ساڵی 57 ڕەوتی چەپ و ئازادیخوازی ئەو وەختەی کۆمەلگای کوردستانی ئێران کە دواتر بەشێکی هەرە زۆرمان لە کۆمەڵا دواتە سازمانی کوردستانی حزبی کۆمۆنیست ئێران کۆبووینەوە هەر ئەو کات بە تەجروبەی ئەو وەخت ئەوەی وا تۆ پێڵێ بێ هێز لە مەیدانا بێ بەرهەڵسکاری بکرێ لە بەرابەری هێزی کۆنەپەرستیا هێز شۆڕی ئەو وەخت ئەو هێزە شۆڕجێڕە بوو و حتا حزبی دموکراتی کوردستان کە خۆی بە یەکەم هێزی ئەو وەختەی سەحنەی سیاسەتی کوردستانی بە تەواو مەعنا دفاعی لە ئیسلامیەکانی ئەو وەختە کرد بە هاوکاری ئەوانیش ئەو مەدی کۆنەپەرستی ئیسلامی بە جێگایە نەگەی دەنەچە من پێم وایە دەرەجەی وشیاری ئاگاهی و ئامادەگی ڕەوتی چەپ و ئازادی خوازی هەم سەراسەری ئێران دوای تەجروبەی جمهوری ئیسلامی هەم کوردستانی ئێران لەوە لە سەروترە کە ئیجازە بدەن جارێکی دیکە جەریاناتی ملی و ناسیۆنالیست پلکێشی جەریاناتی ئیسلامی بکەنەوە بە سەحنەی سیاست هەم خۆیان تیا زەرمەندە بن و تیا شکستە خۆن هەم ئەو جەریاناتی ئیسلامیە و هەر ئێستا شتەی تۆڵی بۆ ئاگدارێت هەر ئەم بە دەرەجەیەک هەڵسوڕانی ئیسلامیەکان لە شارەکانی سنە و جوانڕۆ و ئەو شوێنانەی دیکە هەیە هەر لەوێ لەم کومیتەی گەڕەکەکانەوە گرتوویەتی تا بەرەی ئازادی خوازی نێو شارەکان هەڵوێستیان دەربڕیوە نەزەریان دەربڕیوە بەرهەڵسکاریان کردووە نەگەم لە ماوەی ئەم 4-5 مانگەدا پێش ئەوەش بەرحاڵ ئەم سەفە جیاوازانە لە نێو دڵی شارەکانی کوردستانە خەریکە خۆی نیشانەدا بربەرەکانە لەگەڵ سەلەفیگەری و ئیسلامیگەری خۆی نیشانەدا و دێو بەهێزتری شەبێ دەرنەچە من پێم وابێ عاقبەت هەم خۆی پژاک ببەخشە پژاک لەم ماجرایەدا زۆر زەرمەندە بێ هەم جەریاناتی ئیسلامی بە نەزەرم ئەوە بێ بزانن لەگەڵ ڕەوت و ئالتەرناتیڤێکی چەپ و ئازادی خواست ڕوبەڕوە بن و کاری زیاترێوێ و ئاخرین قسەی من ئەوەیە بەڕاستی ئەگەر کەسانێک لە چوارچێوەی پژاکە خۆیان بە سێکۆلار و پێشکەوت و خواز و ئەوازانن بە هەموو ئەم ئاکار و کردەوە و سیاسەتانەی لە پێکاکا و پژاکیان دیوە لەوێت چیەکەن لە سەحنەی سیاسەتی ئێرانیش و کوردستانی ئێرانیشە هێز بەرابەری خواز هێزی ئازادی خواز هێزی چەپ بەتایبەت هێزی سێکولار زۆر پان و بەرینە لە ئەنواعی نەهاد و ڕێکخراودا ئەتوانن لەگەڵ ئەوانە هەسومان و فعالەتی خۆیانی دامە بدەن بەڕاستی جەریانێکی وەک پژاکیش وەکو باقی ناسیۆنالیستەکان وەکو مرکزی هاوکاری کوردستانوانە ئەبێ بخرێنە پەراوێزەوە ئەوە دەرسێکە ئەوە تەجروبەیەکە ئێمە لە ساڵی 57 هەمانە ئەو کات هێزی چەپ لە مەیدانا بوو نەیهێش کۆمەلگای کوردستانی ئێران ببێتە مەیدانی ڕمبازێنی ئیسلامیەکانی نوعی مفتیزادە یا حتا حزبی دموکراتی کوردستان بەڕاستی ئەوختە ئەگەر کۆمونیزم و چەپ بەهێز لە مەیدانە نەبووە کوردستانی ئێرانە بۆ مرکزی کۆنەپەرستی و ارتجاع ئەوەی ئەبوو بە زاهیدانی بەڵێ ئەبوو بە زاهیدانێکی تر هەر ئەوەی و هەر ئێستا لە زاهیدانیشە دقیقاً حول دەنم ئیسلامیگەری و سەلەفیگەری دەست باڵا پەیداکا و مەولوی عەبدولحەمید بکەن بەڕابەری بەڵام خۆشبەختانە لە 2 هەفتەی ڕابردووە بە تایبەت لەلایەن ژنانی ئەوێەوە ئەبینی ڕەوتێکی سێکۆلار ئازادی خواز بەرابەری خواست خەریکە سەر هەڵەدا بەڕاستی هێشتا فەزاکە زۆرتر بەدەست ئیسلامیەکانەوەیە بەڵام ئەبینی مەدێک و ڕەوتێکی بەرابەری خواز و ئازادی خوازش لەوێنە خۆی نیشانەدا کە زۆرتریش بەدەست ژنانەوەیە و جێگای ئومێن زۆر باشە من هەر بە قسەیەکی تو کۆتایی پێدێرم ئەڵێ 40 ساڵ لەمەوبەر هێزی چەپ و کۆمونیزم هاتە مەیدان و ڕێگەی نەدا تەحالوفی بڵین نێوان ناسیۆنالیستەکان و ئیسلامیەکان سەر بگرێت و ئەوان بێنەوە ساحە و مێدوارم ئەم جارەش هەر هێزی کۆمونیستەکان بێتەوە مەیدان و ئەم فەرسەتی جەریانە کۆنەپەرستەکان بسێنێتەوە ڕێگاچارەیەکمان نیارە بێ وا بکەین دقیقا بەرحاڵ پێمان بەگەیشتینە کۆتایی بەرنامەکەمان بوو بە سەعاتێک و لەمە زیاتر بەرنامەکە درێژ نەکەینەوە بۆ میدی توانی بێتمان باری سەرنجی خۆمان بە بینەران بگەێنین فرسەت نەبوو کە کۆمنتەکان کۆمنتیان ببینین و جوابی بدەینەوە ئەگەر کۆمنتێک هەیە سەرنجێک هەیە لەم بابەتەوە
خۆشحاڵم لەگە بینووسن و دواتر لەگەر نەکرا بە کۆمنتی جوابی بینەوە لە بەرنمەکانی داهاتوە ممکنە قسەیان لەسەر بکەین و بینە سەریان. دەست خۆش ڕەحمان دووبارە زۆر سپاس دەکەم بۆم کاتە. زۆر سپاسی تۆ بینەر و بیسەری بەرنمەکە و هەر سەرکەوتوبی. زۆر باش هەر بژیت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان تا بەرنامەیشتر و یەکتر دیتنەوەیکی تر بە شادی و کامەرانی تەنەسپێرم هەر بژیت.